استاد نصير شەمە زۆر بەخێر هاتنتەکەم بۆ کوردستان یەکجار پێ خۆشحاڵم کە لە کوردستانی خۆشەویست لە کوردستانی عێراقا لەگەڵ جەنابەت پێداو چوونێکی گشتی لەسەر ژیانی هونەری جەنابەت دەکەین بۆ کەناڵی ڕوودا و پێم وایە یەکەم جارشە بۆ کەناڵی ڕوودا و جەنابەت قساکەی بەوە دەستی پێەکەم کە ئەمەوێ بزانم چۆن هونەر بوو بە پیشەیەکی گرنگت چۆن مۆسیقا بوو بە بەشێکی گرنگی ژیانی يمكن كان عمري 5 سنين وابزانم تەمەنم 5 ساڵ دەبوو داوای ئامێری عودم لە ماڵەوە دەکرد تەنانەت ناوەکەیشی من نەدەزانی تەنیا وەسفی شێوەکەیم بۆیان دەکرد و دەمگوت ئەوەم دەوێ ئەوان لە من تێنە دەگەیشتن وایان دەزانی تەنها مناڵێکم و داوای شتێک دەکەم و تەواو بەڵێ تەمەنم 5 ساڵ بوو بەردەوام بووم لە داواکردنی تا ئەو کاتەی مامۆستای میوزیکی قوتابخانە سەرەتایەکەی خۆمم بینی ئەو کاتە تەمەنم بوو بووە 11 ساڵ داوای ئامێرەکەم دەکرد بەڵام عودی بچووک نەبوو کاتێک کە مامۆستای سرودم بینی بە عودێکەوە هاتە ژوورەوە هەستم کرد لێدانی دڵم وەکی عاشقێکە ئەمە لە کووت بوو بەڵێ پرسیارم لە مامۆستاکەم کرد بەڵام ئەو گوتی نا ئەم ئامێرە بۆ کەسانی گەورەیە و بۆ تۆ نابێت چکە تۆ منداڵی بۆیە لە پشووی هاویندا کە تەمەنم 11 ساڵ بوو چوون بۆ شوێنێک کە پێی دەگوترا چالاکی قوتابخانەکان لە کووت چوومە لای مامۆستایەک کە هاوڕێی برا گەورەکەم بوو پێم گوت حەزم لێیە فێری ژەنینی عود بم گوتی عودمان نییە لەبەرەوەی ئامێرەکە فێربوونی سەختە وەرە فێری ژەنینی ئۆکۆردیۆنت دەکەین یان هەر ئامێرێکی تر گوتم نا من عودم دەوێ ئەویش گوتی ئێمە عود فێر ناکەین منیش گوتم من برای قاسم شەمەم قاسم خوالەی خۆش بێت گوتم من برای قاسمم ئەویش گوتی کەواتە تۆ کوڕی شەمەی گوتم بەڵێ اینجا گوتی تەنیا هەفتەیەک فێرت دەکەم ئەوە بوو دەستمان بەوانەی یەکەم کرد و بە خێرایی پێشکەوتم بە شێوەیە کە پاش ساڵێک لە هەمان ئەو شوێنە بووم بەوانە بێژ کە تەمەنم 12 ساڵ بوو دەسم کرد بە فێرکردنی کچان و قوتابیانی کچ فێری عودم دەکردم ئەمە سەرەتاکە بوو دواتر چەند ساڵێک بەردەوام بووم و ئینجا چوومە بەغدا دوای ئەوەی لە کووت خوێندنی دواناوەندیم تەواو کرد چوومە بەغدا و 6 ساڵ موزیکم خوێند لە پەیمانگای لێکۆڵینەوەی ئاواز ئەمەش هەلێک بوو بۆ فێربوونی میوزیکی ڕاستەقینە و فێربوونی مەقامەکان و مەقامی کوردی لە مەقامی تورکمانی و مووسڵی لە یەک جیا بکەمەوە چونکە مەقامەکانیان جیاوازن لەم 6 ساڵەدا پرۆگرامی خوێندنم بە 2 ساڵ تەواو کرد و 4 ساڵ لە هەمان شوێن وەک مامۆستا کارم کرد وانم بە هەندی قوتابی دەگوتەوە وانم لە قوتابخانەی میوزیک و بالێش دەگوتەوە لە شوێنی جۆرا و جۆر وانم دەگوتەوە هەروەها ئەو کاتە یەکەم تیمم لە عێراق دامەزران کە ناوی بەیاریق بوو بۆ ئامێرە میوزیکە عێراقیەکان سنتور و جۆزە و قانون و عود و نەی تیمەکە گەورە بوو ئەو تیمە یەکەم تیم بوو وەک پێم گوتی تەمەنی ئەندامەکانی لە نێوان 15 بۆ 20 ساڵ دەبوو باشە لە ساڵی 93 جەنابەت بەهۆی حەربی عێراق بە شەڕی عێراقت بەجێهێشت و دوو وڵات زۆر گرنگ بوون لە ناو ژیانی جەنابەت یەکێکی تونس بوو وڵاتی تونس بوو و دومین وڵاتی مصر بوو ئەمێ باسی ئەو قۆناغەی ژیانت بکەی کە چۆن تونس و مصر لەسەر
ژیانی هونەری تۆ تەأثیریان هەبوو. لە ئۆکتۆبەری ساڵی 93 عێراقم بەجێهێشت. من لە ساڵی 91 لە کاتی شەڕ سەرباز بوو بۆ ماوەی 2 ساڵ. لە دایکبوانی ئەو ساڵی منی تیا لەدایک بووم، یەکەم گروپ کە لە دوای شەڕی سەربازی دەرچوون من یەکێک بووم لەوان. اینجا بە داوەتنامەیەک لە تونسەوە بۆ گوتنەوەی وانەی میوزیک لە زانکۆی تونس چوومە ئەوێ و 5 ساڵ لەوێ مامەوە. بەڵێ لە تونس نەوەیەکی میوزیک ژەنی زۆر زیرەک و لێهاتووم بینی و پێگەیاند. دوای ئەوە بیرۆکەی خانەی عودم لەلا دروست بوو. ئەوە بوو میسر بیرۆکەکان بە پەرۆشەوە وەرگرت و ڕێڕەوی من بەرەو میسر گۆڕە. ئیتر 7 ساڵ لە میسر مامەوە. ئەو ماوەی لە تونس بووم بۆ من ماوەی چارەسەر بوو، چونکە لە شەڕ دەرچوو بووم، لە دۆخی زۆر سەختەوە هاتبووم، لە وڵاتێکی گەمارە دراوەوە. تونسیش لە ئەوروپاوە نزیک بوو، داهێنانی زۆری تیا بوو. لەو ماوەیەدا زۆر بە ئەوروپادا گەڕام. لە کۆتایی هەفتەدا دەچوم کۆنسرتێکم دەکرد و دەگەڕامەوە. شوێنەکە یارمەتی دەربوو، چونکە تەنیا کاژێرێک و یان کاژێر و نیوێک لە فەڕەنسا و ئیتالیاوە دوور بوو. لەو ماوەیەدا کارم دەکرد، هەڵمەتێکی گەورم بۆ چارەسەرکردنی منداڵانی عێراقی لە ئیتالیا هەبوو. لەگەڵ یەکێتی سۆشیالیست لە مۆرۆکۆ، لەگەڵ یەکێتی سندیکەکانی کرێکاران یەکێتی کار لە تونس هەڵمەتێکم ئەنجامدا و منداڵم لە هەموو عێراقەوە برد بۆ ئیتالیا بۆ چارەسەرکردن. بەڵام ئەو ماوەیە زۆر کاریگەری بەسەر میوزیکی منەوە هەبوو، لەبەرەوەی میوزیکی تونس تایبەتمەندی خۆی هەیە. ئەمەوێ پرسیاری ئەوەت لێ بکەم، مەسەلێک هەیە کە ئەڵێن هونەر لە عێراقا لەدایک دەبێت، لە مصر پەرەی پێدەدرێت، لە لبنان جوانەکرێت، پاقشەکرێت. ئەمە بۆ چوونی خۆت وەربگرم. وتەیەکی تر هەیە دەگوترێ کتێب لە میسر دەنووسرێن و لە بەیروت چاپ دەکرێن و لە بەغدا دەخوێنرێنەوە. ئەمە هەمان بیرۆکەیە. بەڵام پێچەوانە کراوەتەوە لە هونەردا. هەموو وڵاتەکان هونەرمەندیان تێدایە، کەسانی گرنگیان تێدایە. بۆ نمونە سەلیمە موراد هونەرمەندێکی مەزن بوو. ئەگەر بۆ میسر چووبایە وەک کەلسوم دەبوو، لەبەر ئەوەی لەوێ ئامێرێکی زەبەلاحی ڕاگەیاندن هەیە، میوزیشن هەیە، ستۆدیۆ هەن، ئاهەنگی زۆر هەن. بۆیە هونەرمەند زوو سەردەکەوێت. بێگومان میسر وێزگەیەکی زۆر گرنگە بۆ هەر هونەرمەندێک لە جیهانی عەرەبی بەگشتی، لە میوزیک و لە شانە و لە سینەما و لەم هونەرانەدا. عێراق لە هونەری شێوەکاریدا هێشتا زۆر بەهێزە. لە شانۆدا تا ئێستا شانۆی جددی لە عێراقدا گرنگە، بەڵام پێشکەوتوو نییە. بەڵام لە میوزیک هەرچەندە میوزیسیۆنی گرنگ لە عێراق هەن، کەشەکە و دەوروبەریان بەرەو خوارەوە کێشیان دەکات. بەڵام لە میسر میوزیسیۆن هەن، ئەگەر زیرەک بێت دەتوانێت خێرا سەر بکەوێت لە ناو کۆمەلگا. ئوستاد نەسیر، جەنابتان لە ساڵی 99 لە وڵاتی مصر لە شاری قاهیرە مؤسسەیەکت پێکهێنا بەناو بەیت العود هاوس ئۆف عود. ئەمە باسی ئەم مؤسسەیەم بۆ بکەی. ئامانجت چی بوو لە مؤسسەیە؟ و پێم وایە لە وڵاتانی تری عەرەبیش ئێستا ئەم ئینستیتیوتە هەیە. باسی بەیت العود العەرەبی بۆ بکەی. بيت العود تأسس ماڵی عود بیرۆکەیەکی من بوو بە سپۆنسەری خانەی ئۆپرای میسر و وەزارەتی ڕۆشنبیری میسر لە ساڵی 99 دامەزرا لەلایەن دکتۆر ڕەتیبە ئەلحەنەفی کە سەرۆکی خانەی ئۆپێرا بوو، لە یەکەمین دامەزرێنەرەکانی خانەی ئۆپێرا بوو. گۆرانی بێژی ئۆپراش بوو لە هەمان کاتا، سەرۆکی فیستیڤاڵی میوزیکی عەرەبیش بوو، خوا لێی خۆش بێت. لە تونس یەکترمان بینی و من بیرم لەوە دەکردەوە لە بەریتانیا لەگەڵ ئەکادیمیای شاهانەدا ئەو بیرۆکەیە جێبەجێ بکەم. بەڵام ئەو پێی گوتم بۆچی دەڕۆی بۆ لەندەن؟ بۆ هەموو توانا گرنگەکان بڕۆن بۆ ڕۆژاوە؟ بۆ لای ئێمە ئەو کارە ناکەیت؟ وەرە بۆ میسر، ئێمە دەرگاکانت بۆ دەکەینەوە، کاراسانیت بۆ دەکەین.
منیش چوون بۆ میسر ماڵی عودم دامەزراند لە ماوەی 7 ڕۆژدا دوای 1 هەفتە خوێندن لە میسر دەستی پێکرد لە خانەی ئۆپرای میسر سەرکەوتنێکی گەورە بوو قوتابی زۆر هاتن خانوویەکی هاوشێوەی ئەمەم هەبوو لە میسری فاتمیدا میسری فاتمی زۆر لەم قڵای هەولێر دەچێ تەنیا جیاوازەکەی ئەوە کە قڵای هەولێر بڵندە و هەوا خۆشترە چونکە شوێنەکە بەرزە خانوویەکی سەدەی 16 کە شوێنەوارێکی کۆنا ئێستا لە میسری فاتمی بۆتە مەزارگە قوتابی لە هەموو دنیاوە بۆی دێن تێیدا چۆنێتی بوون بە سۆلۆویست فێر دەبن چۆنێتی بوون بە میوزیسیونی پیشەوەر دەخوێنن عود و قانون و دەنگ و نەی و ئیقاع و هەموو ئەو ئامێرانەی لە کولتوری ناوچەی نێوان دوو ڕووبار واتە میسۆپۆتامیادا هەن ئێستا ماڵی دیکەشمان هەیە لە ئەبوزەبی لە 2008 بە هاوکاری دەستەی ڕۆشنبیری و گەشتیاری ئەبوزەبی لە ئەسکەندەریە ساڵی 2011 شان بەشانی کتێبخانەی ئەسکەندەریە و بە هاوکاری سندوقی گەشەی ڕۆشنبیری دەستی پێکرد هەردوو ماڵی قاهیرە و ئەسکەندەریە بە هاوکاری سندوقی گەشەی ڕۆشنبیرین کە سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە لە جەزائیر کەمێک کارمان کرد و ڕاوەستاین ئێستا ماڵێکی عودمان لە بەغدا هەیە لە 2018دا دەستمان پێکرد قوتابی عێراقیمان برد لە میسر فێرمان کردن و گەڕانمانەوە بۆ ئەوەی خۆیان ببن بە وانەبێژ ئەمە سیاسەتی ماڵی عودە قوتابی فێر بکەیت بۆ ئەوەی ببێت بە مامۆستا و بە سۆلۆویست هەروەها ئۆرکێسترای عود ئەنسامبڵم دامەزران کە 33 ژەنیاری عودی تێدایە تەنیا عود هەروەها کارمان لەسەر بە پیشەسازیکردنی ئەو ئامێرە کرد ئاستی پیشەسازیمان زۆر باش کرد و هەموو ماڵێکی عود پاشکۆیەکی هەیە کە کارگەی دروستکردنی عودە عودی جوتبەیزمان دروست کرد هەروەها عودی چەلۆ و عودی سۆپرانۆ و عودی چوارینە ئێستا خێزانی عود کامڵ بووە یەکەمین نمایشی گەورەمان بە هەموو ئامێرەکانی خێزانی عودەوە لە ئۆپرای بارسەلۆنا لە ڕۆژی 4 نۆڤەمبەر پێشکەش دەکەین لە دوای 20 ساڵ لە دامەزرانی ماڵەکانی عود لە 4 نۆڤەمبەردا تێیدا دیدی تەواوی خۆمان پێشکەش دەکەین ئەمەوێ لێت بپرسم کە بەیت العود لە لایانی کێوە یارمەتی ئەدرێت بە جەنابتان بێگومان سەبارەت بە یارمەتی من لە حاڵی حازردا 15 مامۆستام لە میسر هەیە وەزارەتی ڕۆشنبیری موچەیان بۆ دابین دەکات خانوەکە وەزارەتی شوێنەوار بە خۆڕایی دابینی کردووە مامۆستایان و پاسەوان و پاککارەوەمان هەیە هەموو ئەمانە سەر بە وەزارەتی کولتور و ڕۆشنبیرین ئەو داهاتانەی لە ڕێی ماڵی عودەوە دەست دەکەون دەچن بۆ وەزارەتی دارایی ئێمە لە میسر تەواوی بودجەکەی خۆمان پڕ دەکەینەوە جگە لە خانوەکە بەهای خانوەکە بە پارە ناخەمڕێنرێت چونکە خانوویەکی شوێنەواری و سەر بە وەزارەتی شوێنەوارە بودجەکەمان دەوڵەت دابینی دەکات بەڵام ئێمە بۆ دەوڵەتی دەگێڕینەوە بگرە زیاتریش بە دەوڵەت دەدەین بەو پارەی لە قوتابیانی وەردەگریت هەرچەندە زۆر کەمن لە میسر بەڵام لە ئەبوزەبی زیاترن واتە ئەوەی کە جەنابەت ئەڵێ یعنی بەیت العود لە وڵاتە جۆرە و جۆرەکان لە لایانی وەزارەتی فەرهەنگ و هونەر واتە وەزارەتی ڕۆشنبیری پاڵپشتی جەنابەت دەکرێت هەموو ماڵەکان بە وەزارەتی ڕۆشنبیریەوە بەسراون جگە لە ماڵی بەغدا کە بە وەزارەتی ڕۆشنبیریەوە پەیوەست نییە و ئەو وەزارەتە نەیویست لەو بابەتەدا هاوکار بێت ڕەنگە لەبەر ئەوە بێت کە پارەیان نەبێت وەزارەتی ڕۆشنبیری خۆی پێویستی بە یارمەتی هەیە لەبەرەوەی لە عێراقی ئێستادا پێمان وایە کە ڕۆشنبیری و کولتور لە کۆتایی ڕیزبەندی کارەکانیاندایە بەڵام من پێم وایە کە وەزارەتەکانی پەروەردە و ڕۆشنبیری و شوێنەوار و سەرچاوەکانی ئاو کشت و کاڵ وەزارەتی سیادین چونکە پەیوەستن بە ئاوەز و ڕۆشنبیری کۆمەلگاوە بەڵام لای ئێمە بوونەتە شتێکی سەربار بۆ نمونە بۆ ئەوەی کورد بێدەنکەن بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیری پێدەدەین بۆ ئەوەی تورکمان بێدەنکەین یەکێک لە وەزارەتان دەدەینێت لە کاتێکدا کە ئەم 5 وەزارەتە گرنگترین وەزارەتن کێشەی ئێمە لە عێراقدا کێشەی کولتوری ڕۆشنبیری لە تێگەیشتن لەوەی تر و لە پێداویستیەکانی ئەمەش کێشەیەکی گەورەیە لە عێراقدا
ما عندها شيء تعمل. بۆیە وەزارەتی ڕۆشنبیری هەژارترین وەزارەتە لە عێراقدا. هیچی بەدەستەوە نییە، خەریکە ماڵەکان کاول دەبن و دەڕمێن. بودجەی شوێنەوار لە وەزارەتی ڕۆشنبیری لە ساڵێکدا بەشی چاکردنەوەی یەک ماڵی وەکەمە ناکات. بریکاری وەزیر بۆ کاروباری ئاسەوار دۆست و هاوڕێی خۆمە، وەک وەزیرێک وایە لە ساڵێکدا پارەی چاکردنەوەی یەک ماڵی لە بەردەستان نییە. لە هەموو وەزارەتەکاندا جگە لە بەغدا هەموو ماڵەکان پەیوەستن بە وەزارەتی ڕۆشنبیریەوە یان وەکەوەی ئەبوزەبی کە پەیوەستە بە دەستەی کولتوری ئەبوزەبیەوە. باش ئەمەوێ پێت بڵێم ئەگەر بەڕێستان لە شوێنێکی ئاوا ئێستا لە قەڵای هەولێرین لە شوێنێکی ئاوا دێرین پێت خۆشە لێرە بەیت العودێک دانەی؟ هذا شرف انه اعمل بيت عود. ئەمە شەرەفێکی گەورە ئەبێ بۆ من ئەگەر بتوانم لە هەولێر ماڵی عود دابمەزرێنم، ماڵێکی کۆکەرەوە بێت بۆ هەموو کوردستانی عێراق و بۆ هەموو کوردی جیهان، تەنانەت بۆ خەڵکی تریش کە ئارەزوو دەکەن بێن و لێرە بخوێنن یان بۆ کولتورەکانی دیکە. قوتابیەک ئارزوی خوێندنی هەبێ بێتە ئێرە و ئەمە ببێتە ناوەندێک بۆ کوردستان. من پێم وایە زۆر گرنگە هانی گەنجان بدەین ڕوو لە ڕۆشنبیری و لە میوزیک بکەن، تند و تیژی و توندڕەوی کەم بکەینەوە، منی خۆ بە زلزان سووک بکەینەوە. ئەو دەستخۆش هەر بژیت. هەمیشە لەناو بڵێن بە تایبەتی تەقسیم و ئەو تەقسیمانێکە لێدا هەمیشەی حرەکەی کوردی تێدا بێت. ئەوە هەستە یان متابعەی ستایلی کوردی کردێ لەوەی بتوانی لەناو ئەو فۆربەی کە بەخۆی حەزی لێ بەکاربێنێت. يعني جزء من ثقافتي. ئەمە بەشێکە لە ڕۆشنبیری من خانقين كردي، فالموسيقى هذه بدمي. من باوکم کوردە و خەڵکی خانەقینە، بۆیە ئەم میوزیکە لە خوێنمدایە. ئەمە تەنانەت لە مەقامی عەجەمیش هەر دەردەکەوێت، لە مەیجەر و ماینەریش هەندێ جار وا هەز دەکەی کوردیە. ئەمە سروشتیە، لە خوێندایە، ناکرێ بگۆڕێ. هەندێ جار بەبێ مەبەست لە خۆیەوە دەردەچێ، بەبێ ئەوەی بمەوێ ئاوازەکە لێ بدەم خۆی دەردەچێت. ئەمەش کولتورە. بەردەوام کە دەمەوێ قسە لەسەر مەقامەکان بکەم، ئەوانەی بۆ نمونەکە لە کوردستانی عێراقدا باون دەڵێن ئەم مەقامە کوردیە ناوی دەشتە. ئەمە زۆر گرنگە. ئەمەش بەشێکە لە ئەمانەتی توێژەر کە پێویستە ناوی سەرچاوەکان بێنێت. کاتێک کە دەیوێت شتێک پێشکەشی خەڵک بکات، یەکێک لە بنەماکان ئەوەیە کە ئاماژە بۆ سەرچاوەکەی بکەیت.
استاذ نصير ئێستا لە مەتحەمێکی زۆر خۆشین لە شاری هەولێر من زۆر حەزم لە خواردنی کوردیە. شاری خانەقین لە ناو ژیانی جەنابەت شارێکی زۆر گرنگە و دەزانم دڵی تۆ دڵێکی کوردیە. باسی خانەقینم بۆ بکە، باسی کوردبوونی خۆتم بۆ بکە، چونکە ئەزانم جەنابەت ڕێگەیەکت کووردە. خانەقین چەندێک ڕۆڵی گرنگی بینیوە لە ناو ژیانی تۆیە؟ دائما يسألوني بەردەوام پرسیارم لێ دەکەن لەکوێ لەدایک بوویت و خەڵکی کوێیت و ڕەچەڵەکت چییە و ئاین و کولتورت چین؟ بەردەوامیش من لە وەڵامدا دەڵێم کولتوری من هی مرۆڤایەتیە، خوێنی من خوێنێکی مرۆڤانەیە، بەڵام مەرجعی من باوکمە کە خانەقینە. واسم شەممە هو اسم کوردی، یەک شەممە، دوو شەممە، سێ شەممە. ناوی شەممە ناوێکی کوردیە، یەک شەممە، دوو شەممە، سێ شەممە، و من شەرەفمەندم بەم ناوە. ئەمە ڕەگەزپەرستی نییە. من بۆیە شەرەفمەندم لەبەرەوەی باوکم مرۆڤێکی باش بوو و دڵنیاشم ئەوەندە باش نەدەبوو ئەگەر خەڵکی دوو شار نەبوایە. خانەقین لە کوردستان لە هەمان کاتا خەڵکی بەسڕەش بوو. ئەم دوو شوێنە خەڵکەکەیان زۆر باشن، هەموو خەڵکی عێراق باشن و بە باشە ناسراون. من شانازی دەکەم بەمەوە، شانازی بەوە دەکەم کە باوک و دایکم ئێمەیان پەروەردە کرد. دایکم خەزرەجیە، خەڵکی کووتە، واتە دایک و باوکم عەرەب و کورد بوون. هەموو عێراق بەم شێوەیە تێکەڵی ئاین و ڕەگەز و کولتورە. ئەوان ئێمەیان لەسەر مرۆڤ بوون پەروەردە کرد. بەو شێوەیە ئێمەیان پەروەردە نەکرد کە ناچارمان بکەن ڕەگەزپەرست بین، نە بەلای کووردا و نە بەلای عەرەبدا یان بەلای ئایندا بۆ نمونە. بۆیە من ئەمڕۆ بە هەمان ئاست یارمەتی هەمووان دەدەم، چونکە ئینتیمای من بۆ بیرێکە گەورەتر لە ئینتیما بۆ شوێنی لەدایک بوون، یان بۆ ئاینزایەک، یان بۆ ئاینێک، یان بۆ ڕەگەزێک. ئەمانە هەموو بەلای منەوە بێواتان. بەڵام کە ساڵی ڕابردوو یان 2 ساڵ بەر لە ئێستا چوون بۆ خانەقین، هەستم بە گەرمبوونەوە کرد. یادگاری منداڵیم هاتنەوە یاد کە لە پشووی هاویندا دەچوینە ئەوێ لەسەر ڕووباری ئەڵوەندا دەنیشتین. کاتێکی جوان بوو، خواردنەکان خۆش بوون، خەڵکەکە جوان بوون، دەرگەی داخراو نەبوو، دەرگای هەموو ماڵەکان کراوە بوون، خەڵکی ئەوێ زۆر باش بوون. هێشتا ئەو باشیە و ئەو ڕەسەنیە خۆی پاراستووە، خەڵکی ئەوێ نیاز پاکن. ئەم شتە وای لێ کردم هەست بکەم ئەو ئینتیما مرۆڤانەی لە مندا هەیە بەهێزتر بێ. ئینتیمای من بۆ باوکم و بۆ دایکم کە هەر یەکێکیان خەڵکی شوێنێکە هەستی مرۆیی باڵای لای من بەهێز کرد. کاتێک هەست دەکەیت کە تۆ تێکەڵەیەکی لە هەموو ئەم توخمانەی کە هەن، ئەو جۆرە هەستت دەبێت کە من هەمە. بەداخەوە فێری زمانی کوردی نەبووم. من و براکانم و ئەندامانی خێزانەکەم لەبەر ئەوەی باوکم بۆ کووت هاتبوو دواتر لە بەغدا ژیاین. من هەموو خوێندن و ژیانم لە بەغدا بوو. دوای ئەوەش سەفەرم کرد، بۆیە هەلێک ڕێک نەکەوت. لەگەڵ ئەوەشدا کوردی تێدەگەم، چونکە باوکم لەگەڵ کەس و کارمان بە کوردی قسەی دەکرد. ئەو کاتەی دەچوینە خانەقین بە کوردی قسە دەکرا، بەڵام لە بیرمان چوو چونکە لە ماڵەوە بەکارمان نەدەیەنا. زۆر حەزم لە خواردنە، خواردنی تایبەت بە بەیانیان. شەیدای ماستم، ئەو ماستە کوردەواری بۆ سۆی لێدێ. من ئێستا ڕۆکیم و گۆشت ناخۆم، بەڵام پێشتر حەزم لە کەبابی هەولێر بوو کە زۆر بەناوبانگ بوو. وكل حفلاتي فيها أعمال. هەموو سیدی و ئاهەنگەکانم کاریان تێدا هەیە کە لە کولتوری کوردیە. هەمویان هەموو مەقامیان تێدایە، گۆرانی کوردیان تێدایە، وەک سروەی شیرین و بەرەو شەقلاوە. بۆ نمونە 2 ڕۆژ پێش ئێستا لە پاریس دووەم پارچەی بەرەو شەقلاوەمان ژەنی، چونکە بەرەو شەقلاوە بە منداڵیمەوە پەیوەستە. پارچەیەکی دیکەم هەیە بە ناوی شەقلاوە، واتە شەقلاوە لە ناوەوە. هەروەها بەرەو شەقلاوەشم هەیە کە لەو ڕێیەدا بیرۆوەریم هەیە. لە سیدی ئەرزوو سەواد چیرۆکێکی کوردی هەیە. لە سیدی یەکەمدا سروەی شیرین هەیە لە مەقامی دەشتە. لە هەموو ئاهەنگێکدا دەبێ هەبن، چونکە کورد تەنیا بەشێک نییە لە من، بگرە بەشێکن لە کولتوری گرنگی ئەم وڵاتە. وڵاتەکەمان وڵاتێکی گرنگە و هەمە جۆرە و شانازیمان بە دەرخستنی کولتورەکەیەوە کردووە.
خواردنەکەمان سارد نەبێ مامۆستا نۆشی جان فەرموو. ئۆستاد نەسیر کە گوێم لە عودی جەنابت دەبێ زۆر بە زووی دەزانم ئەمە عەسپی ئوستاد نەسیر شەممەیە، یعنی جەنابت لە ژەنینی عودا لە شێوەی ئوسلوبی پەرفۆرمەنست تایبەتمەندیەکی خۆتت هەیە. بۆچی عودی نەسیر شەممە تایبەتە؟ ربما ڕەنگە هەموو ژەنیاران لە سەرتاسەری جیهان ئاواتە خواز بن تەچێکی تایبەت بە خۆیان هەبێ، شێوازی خۆیان هەبێ. ئەمەش هەرگیز کارێکی ئاسان نییە. بگرە پێویستی بە ساڵانێک کارکردن هەیە، ساڵانێک لە تێگەیشتنی هەموو شێوازەکان. تێزی دکتۆرای من لەبارەی شێوازسازیە. شێوازسازی لەسەر چی بنیاتنراوە و شێوازی ناوەندی چییە کە هەموو خەڵک خۆی بۆ کێش دەکات. شێوازسازی جوڵاو هەیە. شێوازسازی جوڵاو چییە بۆ نمونە کە بۆ هەر شوێنێک بگوازیتەوە کار دەکاتە سەر ئەو شوێنە. بچێتە میسر کار لە میسر دەکات، بۆ هەر دەوڵەتێکی ئەوروپا بچێت بە هەمان شێوە کاری لێ دەکات. ئەوە بابەتێکی سەختە و من شیکردنەوەم بۆ کردووە کە بریتی نییە تەنها لە کارێکی بەردەوام بگرە جەختکردنە لەسەر ئەوەی پەنجەمۆری تایبەت بەخۆت هەبێت. ئەم بابەتە چەندین ساڵی تێچوو، ساڵانێکی زۆر کە تایدا ڕۆژانە 10 تا 12 کاژێر کارم تێدا دەکرد. بەتەنیا لە ماڵەوە ڕاهێنانم دەکرد و گوێم لە ژەنینی کەسانی تر دەگرت، ژەنیارانی عێراقی و تورک و هەر شوێنێکی دنیا کە عودیان گیتار یان ماندلین یان هەر ئامێرێکی خێزانی عودی لێیە، میوزیشنی مەزن هەن. گوێ لە هەمویان دەگرم تا ئەمڕۆ بەردەوامم لە گوێگرتن. بەڵام لەو ساتەوە کە دەستم بە نمایشی خۆم کرد پارچە میوزیکێکیشم پێشکەش کرد بە نێوی شازادە. ئەوە یەکەم جار بوو خەڵک سەرسام بوون و گوتیان واو ئەمە عودێکی نوێیە. ئامێری عود ئامێرێکە کە مەدرسەی جۆرا و جۆری هەیە، مەدرسەی تورکی، مەدرسەی مصری، مەدرسەی ئازەری، مەدرسەی ئەرمەنی، مەدرسەی کوردی، مەدرسەی عێراق. مەدرسەی عێراقی لە عودژەنیە چه تایبەتمەندیەکی هەیە؟ هەموو قوتابخانەکانی تر دەرچووی قوتابخانەی کۆنی بەغدان، یعنی هەمووی لە بەغدادەوێت. بەڵێ بێگومان، چونکە ئەوە قوتابخانەی یەکەمە، قوتابخانەی ئیسحاق مووسڵی و ئیبراهیم مووسڵی بوو. زەریابی لێ دەرچوو، زەریاب چوو ئەندەلوس و یەکەمین پەیمانگای میوزیکی لە ئەوروپا بەڵکو لە جیهان دامەزراند. مەعهەدی مۆسیقای عود نەخێر، میوزیک بە شێوەیەکی گشتی. ئوستاد نەسیر هەستم کرد کە زۆر حەزت لە کتێبە کە هاتینە ناو ئەم کتێبخانەیە یەکجار چووی سەیری کتێبەکانت کرد. چ کتێبەکانێکە خوێنی؟ من پێم وایە گەنجینەی ڕاستەقینەی مرۆڤ لە نێو ئەم کتێبانەدایە. قازانجی ڕاستەقینەی مرۆڤ لە ژیانی خۆیدا لە کتێبدایە.
کتێبی باش بەهادارترین داهاتە کە مرۆڤ بەدەستی بێنێت لە هەموو شتێک بەنرخترە. ئەمەش لە ڕێی خوێندنەوەوە مرۆڤ دەستی دەکەوێت. لە منداڵیمەوە لە نێو خێزانێکی کتێب دۆست چاوم هەڵهێنا. کتێبخانەیەکی زۆر نایابمان هەبوو. بەڵام زۆربەی کتێبەکان کتێبی چەپگەرایی بوون. نزیکەی هەمویان لەسەر بیری کۆمۆنیزم بوون. ئەم بیرە چەپگەرایە ئاسۆی زۆر فراوان بەڕووی مرۆڤدا دەکاتەوە. ئەگەر ئاوەزای سیاسەتیشت نەبێ، من سیاسی نەبووم، هەرگیز نەچوومە ڕیزی هیچ حیزبێک، نە شیوعی نە بە ئەسمە هیچ حیزبێکی تر. من پێم وایە ناشێ هونەرمەند لە چوارچێوەیەکی تەنگی سیاسیدا قەتیس بکرێت. بەڵام خوێندنەوەی بیری چەپگەرایی ئاسۆکانی مرۆڤ فراوانتر دەکات. سەرەتای خوێندنەوەم زۆرتر ئاراستەی سیاسی لە خۆ گرت بوو. دوای ئەوە گۆڕابوو ئەدەبیات، بە تایبەتی شعر کە زۆر زوو دەسم پێ کرد. هەروەها ڕۆمان کە پێویستی بە فێربوونی ئارامگرتنە. کاتێک کە ڕۆمان دەخوێنیتەوە پێویستە خۆت لەسەر ئارامگرتن ڕابێنی بۆ ئەوەی بە زنجیرەی ڕووداوەکاندا تا کۆتایی بڕۆی، بە تایبەتی کە ڕۆمانێکی گرنگت بەدەستەوە بێت، هی نووسەرێکی گەورە بێت. باسی ئەم کتێبم بۆ بکە. جەنابەت تا ئێستا 3 کتێبت لەسەرت نووسراوە. ئەم کتێبە لەلایەنی فەستیڤاڵی ئەبوظەبی کە چاپکراوە. ئەمەوێ باسی ئەم کتێبە بەگشتی بۆ بکەی. هذا الكتاب يمكن ئەم کتێبە ڕەنگە زۆر خۆشەویست بێ لەلام، چونکە دۆستێکی ئازیزم نووسیوێتی کە ساڵێک و شتێکە کۆچی کردووە. خدەیر میری ناوی بوو. خدەیر میری یەکێک بوو لەو عێراقیانەی شەیدای فەلسەفە بوون، وەک گەشتێکی جوانناسی دەینووسی. 2 کتێب بوون، هەردووکیان لە ئەبوظەبی چاپکران وەک ڕێزلێنانێک لەلایەن فیستیڤاڵی ئەبوظەبیەوە. ئێمە بەیەکەوە لەگەڵ خاتوو هوداکانۆ لە خولی یەکەمەوە دەسمان پێکرد، لە خولەکانی دواتریش بە هەمان شێوە. لە 4 نۆڤەمبەر لە ڕێی فیستیڤاڵی ئەبوظەبیەوە دەچمە شاری بەرسەلۆنا. ئەم کتێبە کە بە زمانی عەرەبیە و چاپێکی نایابی بۆ کراوە، باسی ئەدۆنیس و نووسەرانی گەورە دەکات کە کارم لەگەڵ کردوون. جەنابەت باسی ئەوت کرد کە مۆسیقای کوردی تەئثیری هەبووە لەسەر کارەکانی تۆ، و مەقتوعەیەکت هەیە بەناو بەرەو شەقڵاوە، و ئێستاش لە شەقڵاوەی.
برزت منظمي لا عنف نون فايلنس، منظمي ريد كروس ومنظمي يونسكو نوێنەری ئەم منظماتی و زۆر کاری ئینسانیت کردووە، یەکجار کاری ئینسانی و خێرخوازیت کردووە لە عێراق بە تایبەتیە و کۆمەڵی پرۆژەی زۆر باشت ئەنجام داوە بە تایبەت لە چوارڕەکانی بەغداد. ئەم کارە ئینسانیانە، ئەم کارە بڵین هیومانیتێریانم بۆ باس بکەی. يمكن تعلمت مبادئ العطاء. ڕەنگە من لە باوکمەوە فێری بنەماکانی بەخشندەیی بوو بم. مرۆڤێکی سادە بوو، کاری ڕۆژانەی دەکرد و یارمەتی هەژارانیشی دەدا. منیش کە مناڵ بووم و لەگەڵ ئەودا بووم هەستم بە شانازی دەکرد کە دەمبینی هەموو خەڵک باوکی منیان خۆش دەوێت. لە کاتێکدا هیچ پلە و پایی نەبوو، پارەدار نەبوو، تەنیا ناوبانگی باشی هەبوو و زۆر یارمەتی خەڵکی دەدا. ئەمە منی فێری بەخشندەیی کرد. کاتێک کە تۆ بەخشندەبی ئەوە ئەو پەڕی جوامێریە. منیش سەرەتا هەوڵمدا لاسایی باوکم بکەمەوە. ئەو کاتەی تەمەنم 6-7 ساڵێک بوو، هەموو پێنجشەمەیەک سابوون و ئارد و شەکر و ڕۆنمان بۆ فەلەستین کۆ دەکردەوە لە گۆڕەپانی قوتابخانەکە دەمان بەخشی. من کارم دەکرد لە بەرەبەیاندا پێش کاتی قوتابخانە نانم دەفرۆشت، پارەم کۆ دەکردەوە و دەمبەخشی و دایکم ئارد و کەرەستەی خۆراکی پێمان دەدا و دەمان بەخشی بە فەلەستین. لەو کاتەدا زۆرترینم دەبەخشی. ئەمە وای دەکرد هەست بکەم پیاوێکی گەورەم. کاتێک هەستم بە دۆخی ئەو فەلەستینیانە دەکرد کە لە تەمەنی من بووم، بە پێویستم دەزانی لە پارە و خەرجی گیرفانی خۆم پێیان ببەخشم. ئەم هەستەش لەگەڵ خۆمدا گەشەی کرد و دواتر بووە بەشێک لە ژیانم کە پێم وابێ ئەرکی منە لە هەموو دۆخێکدا یارمەتی پێشکەش بکەم. اینجا لە کاتی ڕاپەڕینی دووەمی فەلەستیندا داهاتی ئاهەنگەکانی خۆم کۆ دەکردەوە بە فەلەستینم دەبەخشی. دەمبەخشی بە منداڵ و ئافرەتانی ئەوێ. هەروەها لە ساڵی 1970 لە ڕاپەڕینی یەکەم بە هەمان شێوە. دوای ئەوە عێراق لی درا و لە ساڵی 1991دا شەڕدەستی پێکرد. دەستم بەوە کرد منداڵانی عێراق بۆ چارەسەرکردن ببەمە دەرەوە. پرۆسەکە لە 91ەوە دەستی پێکرد هەتاوە بۆ ئەمڕۆژ. لە وڵاتێکی وەکو عێراق کە یەکجار ئەتوانین بڵین وڵاتێکە کە ئازاری زۆری بینیوە، کێشەی زۆری هەبووە و ئەتوانین بڵین وەکو ئینگلیزی لە ئینگلیزی وشەیەکە پێڵێن فراگمنتد، واتە لە یەک دوورن. مجتەمەعی عێراقی زۆر لە یەک دوورە. پێت وایە هونەرمەند و لە ڕێگەی هونەرە ئەتوانین ئەم عێراقە یەکتر بکەینەوە؟ هذا جديد فكرة التفرقة. ئەم بیرۆکەی جیاکاریە لە عێراقدا شتێکی نوێیە. لە عێراقدا جیاکاری نییە. بۆ نمونە من باوکم کوردە، دایکم عەرەبی خەزرەجیە. لە ناوەڕاستی عێراق لە کووت و بەغدا دەژین. بیری جیاکاریمان نییە. بگرە شەرمە لە کەسێک بپرسی ئاینت چییە، تۆ شیعی یان سوننەی یان کوردی یان عەرەب. خەڵک یەکتریان خۆش دەوێ و یەکتر دەناسن. هەرگیز کێشە لە نێوان خەڵکدا نەبووە. ئەمە دوای 2003 هاتەکایەوە. ئەوەی ڕوویدا لەو مێژوە ئەوە بوو کە عێراقیەکانیان لێکدا بڕی. بەڵام میوزیکی کوردی و میوزیکی باشووری عێراق و مەقامی عێراقی هەمویان خەڵکی عێراق یەک دەخەن.
من لە هەر شوێنێکی دنیا میوزیکی کوردی بژەنم بە هەمان شێوە کار دەکاتە سەر هەموو عێراقیەکان لە هەر شوێنێکیش میوزیکی باشوور بژەنم هەمان شت دەبێ ئەگەر بەغدایی مەقام بژەنم بە هەمان شێوە میوزیک دەتوانێت خەڵک کۆ بکاتەوە. بەڕێز ئوستاد نەسیر یەکێک لەو شتانەی کە خۆم زۆر سەرسامی کارەکانتم ئەوەیە کە ئوستاد نەسیرە بینین عود سۆلۆ، ئوستاد نەسیر عود ئۆرکێسترا، ئوستاد نەسیر عود تەختی شەرقی، ئوستاد نەسیر فیوژن، ئوستاد نەسیر جاز، وەکو ئەوەیە کە ڕوخسارەکانی جۆرا و جۆرت هەیە، ماسکی جۆرا و جۆرت هەیە. ئەم بەشەی تۆ چییە؟ يمكن التجريب هو أفضل ڕەنگە تاقیکردنەوە باشترین شتێک بێت کە لە ژیانی خۆمدا و لە کاروانی سادەی خۆمدا کردومە. تاقیکردنەوە ڕێنمایەکی نوێ بوو لە ژیانی مندا. من لە یەک ڕەنگی بێزار دەبم. من حەزم لە یەک ڕەنگی و لە یەک تۆنی نییە. حەز دەکەم گوێم لە عود بێت لەگەڵ هەموو ئامێرەکانی تری دنیا. هاوشانی هەموو ئامێرەکان کارم کردووە. ڕۆژەڵاتی، ڕۆژاوایی، خۆماڵی، هەموو شتێک. هەموو تاقیکردنەوە میوزیەکانم کرد و لە هیچ شتێک خۆم بە گەورەتر نازانم. دەبێ مامەڵە لەگەڵ ئامێرە سادەکان بکەیت و لەگەڵ ئامێرە پێشکەوتوەکانیش. هاوشانی پیانۆ، سنتور و گشت ئامێرەکانی دنیا کار بکەیت. بەردەوام لە گەڕاندام بە دوای دەنگی نوێدا. دەنگێکی تازە. ئەمەش بەرەو تاقیکردنەوەم دەبا و چێژ لە هەموو تاقیکردنەوەیکیش وەردەگرم. کاتێک قوتابی بووم لە ساڵانی هەشتا تاقیکردنەوەی عودم لەگەڵ سمفۆنیای ئۆرکێسترا کرد، تاقیکردنەوەی عود لەگەڵ سێتار و جاز و لەگەڵ وینتن مارسێلەز و هاوڕێیانی تر. تاقیکردنەوەکانی ئۆرکێسترای ڕۆژەڵات، ئۆرکێسترای عود، عیون، میوزیکی کلاسیک، بەیاریق کە یەکەم تیمە لە عێراقدا مەزراند، شاشانەی ئەنگۆستە زێڕینەکان و هەموو ئەو تیمانەی لە ژیانمدا دروستم کردوون تاقیکردنەوە بوون لە دوای تاقیکردنەوە. سواز بۆخوا هەمویان سەرکەوتوو بوون. یەکێک لەو تەکنیکانەی جەنابەت کە من بینیومە دەستت لەسەر فینگەر بۆردی عودە تەنیا بە یەک دەستە ژەنیت. ئەمە تایبەتمەندی نەسیر شەممەیە؟ نعم هذه طريقتي. بەڵێ ئەمە شێوازی منە و بۆ ئەو کەسانم داهێناوە کە لە شەڕدا دەستیان پەڕیوە. لە شەڕی عێراق و ئێراندا گەنجێکی زۆر دەستیان یان لاقیان لە دەستدا. یەکێک لەوانە هاوڕێم بوو. حەزم کرد شتێکی بۆ بکەم کە لە ژیاندا یارمەتی بدات. ئەو زۆر حەزی لە عود و لە میوزیک بوو، بەڵام کە چووە شەڕ بە دەستێکی بڕاوەوە گەڕایەوە. بۆیە ئەم شێوازم بۆی داهێنا و چەند مانگێک کارم لەسەر کرد بۆ ئەوەی وەک شێوازێک بیخەمە ڕوو. مامۆستا ڕەوحی خەماش تەنیا قوفڵەکەی واتە میفاسۆل فامی ڕێدۆ بە یەک دەست دەکرد، بەوە سەرسام دەبووی، هەرچەندە لەوە زیاتری نەدەکرد. من هەوڵم دەدا ئەوە بکەم. بە گیتار ئاسانە بەڵام بە عود گرانە، بە عود دەنگەکە دەرناچێت. مانگانێکی زۆر کارم لەسەر کرد تا ئەو کاتەی بوو بە شێوازێکی ڕوون. یەکەم کار کە ئەو شێوازەم تێدا پیشاندا لە شانۆی ڕەشید بوو لە بەغدا. بە جەماوەرەکەم گوت گۆرانیەک بە یەک دەست دەژەنم و دەیکەمە دیاری بۆ ئەو هاوڕێیەم و بۆ ئەوانەی دەستیان پەڕێەوە. ئەوەی گۆرانیەکە دەزانێت دەتوانێت لەگەڵ دەستی من نابیڵێت. گۆرانیەکە هی کەلسوم بوو. هەموو هۆڵەکە گوتیەوە لەو کاتەدا سەرکەوتنێکی زۆر گەورە بوو.
بە